بەناوی خوای گەورە هاوڕێیان و خۆشەویستان بەڕێز بەخێر بن بە یەکێتر لە وانەکانی فێربوونی زمانی فارسی بەلەوە دەست پێ بکەین بەم کۆرتە وانە و کۆرتە چیرۆکە لە بیرتان نەچێ کاناڵەکەی خۆتان حتمما سابسکرایب بکەن. بۆچی سابسکرایب بکەن و دەبێت چی بکەن؟ زەنگۆڵەکەش لێ بدەین. بۆچی؟ بۆەوەی کە یوتیوب ئێوە ئاگادار دەکاتەوە وەختێک کە من ڤیدیۆتان بۆ ئەپلۆد دەکەم بە هەناردنی نوتیفیکیشن ئێوە ئاگادار دەکاتەوە. کۆرتە چیرۆکی رازێ ئیمیلی یعنی نهینیەکەی ئیمیلی. ئیمیلی 8 ساله است. او در یک خانه بزرگ زندگی می‌کند. دڵێ دادە ئیمیلی تەمەنی 8 ساڵە ئەو لە ماڵێکی گەورە دەژیێت. خانه ماڵ بزرگ گەورە زندگی یعنی دەژیێت. او یک اتاق بزرگ دارد. ئەو ژوورێکی گەورەی هەیە. اتاق ژوور بزرگ گەورە. او ئەسباب بازی‌های زیادی دارد. ئەو زۆر یاری و کایۆشتی هەیە. زیاد زۆر و دوستان زیادی دارد و هەروەها هاوڕێی زۆریشی هەیە. ئەمما ئیمیلی خۆشحاڵ نیست، بەڵام ئیمیلی پێ ناکەنێت، دڵی خۆش نییە. او رازی دارد. ئەو نهینیەکی هەیە، راز نهینی. او نمیخواهد راز خود را به کسی بگوید. ئەو گەرەکی نییە نهینیەکەی خۆی بە کەس بڵێت. او احساس خجالت می کند. ئەو هەست بەر شەرمەزاری دەکات. احساس هست، خجالت شرمزاری. مشکل این است که اگر کسی در مورد آن نداند کسی نیست که بتواند به او کمک کند. دڵێ کێشەکە حالێرە ئەگەر کەسێک نەزانێ بەوە در مورد آن نداند کەسی نیست، کەسێک نییە کە بتوانێت یارمەتی بدات، کمک کند. ئیمیلی تەکالیفش را نمی نویسد. دڵێ دادە ئیمیلی ئەو مەشقانە ئەو ئەرکەکانی مەدرسەی نانووسێت، نمی نویسد. تەکالیف ئەرک وقتی امتحان وجود دارد. دڵێ کاتێک کە تاقیکردنەوەی هەیە او بیمار می شود، ئەو نەخۆش دەکەوێت. یعنی چی؟ دڵێ من ناتوانم، خۆی دەدا لە نەخۆشی. او به کسی نمیگوید، اما حقیقت این است که او نمیتواند بخواند و بنویسد. دڵێ ئەو بە کەس ناڵێت، ئەمما لە ڕاستیە وەڵامی ڕاستەقینە ئەوەیە کە ئەو ناتوانێت بخوێنێت و بنووسێت. ئیمیلی حروف ئەلیفبا را بخاطر نمی ئاورد. دڵێ دادە ئیمیلی پیتەکانی ئەلیفبێ لەبیری نییە، بخاطر نمی آورد. حروف الفبا پیت حروف الفبا الفبی. یک روز معلم ئیمیلی متوجه می شود ڕۆژێک مامۆستای ئیمیلی بۆی دەردەکەوێت. او می بیند که ئیمیلی نمی تواند روی تەختە بنویسد. ئەو بۆی دەردەکەوێت کە ناتوانێت ئیمیلی لەسەر بۆردەکە بنووسێت. بعد از کلاس با او تماس می گیرد. دوای وانەکە تلفۆنی بۆ دەکات و از او می‌خواهد که حقیقت را بگوید. تماس می‌گیرد یا دەتوانین بڵێن دوای کلاسەکە دوای وانەکە بانگی لێ دەکات. پرسیاری لێکە درستە من ناتوانم نووسم و بخوێنمەوە. من خواندن و نوشتن بەلەد نیستم. خواندن، خواندنەوە، نوشتن، نووسین. معلم به او گوش می‌دهد. مامۆستاکەش گوێ بۆ دەگرێت و او می‌خواهد به ئیمیلی کمک کند. ئەو گەرەکیە یارمەتی ئیمیلی بدا. او به او میگوید. مامۆستاکە پێ دەڵێت اشکالی ندارد، کێشەیەک نییە. ئەگەر با هەم تەمرین کنیم، ئەگەر لەگەڵ یەکە مەشقەکان بخوێننەوە و بینووسین، میتوانی بخوانی و بنویسی، دەتوانی بخوێنیت و بنووسیت. بنابراین ئیمیلی و معلمش هر روز بعد از کلاس یکدیگر را ملاقات می کنند. بۆیە ئیمیلی و مامۆستاکەی هەموو ڕۆژێ دوای وانەکە یەکتر دەبینن. ملاقات بینین. با هەم تەمرین کنن، لەگەڵ یەکە ڕاهێنانەکان دەنووسن.
ئیملی سەخت کار میکند، ئیملی زۆر تێدەکۆشێت، کار دەکات، حالا ئەو خواندن بە نوێشتن را بەلەدەست. ئێستا دەزانێت چۆن خوێنێتەوە و بنووسێت. هیوادارم بەدڵتان بوێت ئەم کورتە چیرۆکە لەبیرتان نەچێت. کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن. هەمیشە لەبانە و لینکی هەرم کلیپە بە زمانی ئینگلیزیم دانیاو بۆتان ئەگەر پێتان خۆشە کلیکی لێ بکەن و سەیری بکەن. و هەروەها لە ئاخری کلیپەکەوە دوو کلیپترتان بۆ دانم کە بتوانن کورتە چیرۆکی زۆرتر سەیر بکەن. هیوادارم بەدڵتان بوێت. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.